دیارە ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە بە خێراتی خوشکی بەڕێزمان ئەمەلخان سەرۆکی دەستگای گەشت و گوزارەکەین کە لە شاری هەولێرەوە سەردانی سلێمانی و پارێزگای هەڵەبجەی کرد بۆ ئەوەی لە نزیکەوە لە ئەو مەعالیمە جوانی کە لە پارێزگای هەڵەبجەیە کە پێی دەوتێت گەشت و گوزار پێی دەوتێت سیاحە جا سیاحەی تەرفیهی بێ ئاینی بێ ئەسەری بێ جوڵەیەک بابرین حرەکەیەک بۆ لە ساڵی 2021 بەپێی ئەو توانە دایرایی حکومەتی هەرێم یا ئەو توانە ئابووری حکومەتی هەرێمی بکەین. منتیقەی هەڵەبجە خۆتان نزانن شوێنێکی سیاحی زۆر باشە و منتیقەیەکە لە ڕووی گەشت و گوزاری تەرفیهی گەشت و گوزاری ئەسەری کەلتوری و گەشت و گوزاری حتا سیاسی و حتا گەشت و گوزاری ئاینی هەیە. پیان خۆش بوو لە نزیکەوە هەم سەردانمان بکەن هەمگوێ لە معاناتمان ڕاگرن و بەرنمەیەک بۆ ساڵی 2021 بژانەوەی سیاحی و کەتی سیاحی لە پارێزگاکەمانە بدەن. ئێمە وەکو دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێمی کوردستان سەردانیمان بۆ پارێزگای هەڵەبجە لەسەر بنەمای پێویستیەکان و لەسەر بنەمای ئەو داواکاریانەی کە جەنابی پارێزگار و دامەزراوەکانی شاری هەڵەبجە داوایەکات لێمان و ئێمە بەرپرسیارین لە کاراکردنی بە زوویی بەڕێوەبەرایەتی گشتی پارێزگای هەڵەبجە کە بە بڕیاری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بڕیاری لێدراوە واتە دواکەوتوین لە کردنەوەی بەڕێوەبەرایەتی گشتی چونکە بڕیاری سەرۆکاتی هەیە و تەکیدی ژەکاتەوە جارێکی تر کە دەبێت بەڕێوەبەرایەتی گشتی دامەزراوەکان ڕاستپێرێ بۆیە هەوڵەکانمان لەگەڵ جەنابیانەوەیە کە ئینشاءڵڵا بەم نزیکانە ئەو هەوڵە بکەینە بواری جێبەجێکردن. بابەتی دووەممان پەیوەندی بە هەموو ئەو بربەستانەیە کە پەیوەندیدارە بە وەزارەتە تایبەتمەندەکانی تر واتە گەشت و گوزار لە پارێزگای هەڵەبجە پێش ناکەوێت ئەگەر وەزارەتە پەیوەندیدارەکان هاوکار نەبن بە نمونە وەزارەتی ئاوەدانکردنەوە وەزارەتی دارایی وەزارەتی زراعە وەزارەتی کارەبا و هەتا دوایی وەزارەت بە وەزارەت بابەتەکە لە گفتوگۆکردنمان لەسەرەوە بوو کە لە داهاتوێکی نزیکە کۆڕبەندێک ببەستین و ئەو کۆڕبەندە هەم تەحەدیاتی بەردەمی گەشت و گوزار لە پارێزگای هەڵەبجە و هەم بەرپرسیارەتی لایەنە پەیوەندیدارەکان و بانگی کۆمەڵێک خەڵکانی نیشتیمان دۆست و هەڵەبجە دۆست بهێنینە ناوە بۆی کە زیاتر کەرتی گەشت و گوزار لە بواری کەرتی تایبەت تا زیاتر بەرەو پێشەوەی بەرین و هەندێک لەو کێشانەی کە هەیە بەرەو زیاتر بەرەو کەمبوونەوەی بەرینەوە. بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری هەڵەبجەش ئێمە ینی ئامانجمانەوەیە کە بەم نزیکانە ئینشاءڵڵا بە هەوڵی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و بەو بڕیاری کە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانیش دەری کردووە ئێمە بتوانین بیکەینە بەڕێوەبەرایەتی گشتی بەڵام لە قۆناغی یەکەم ئێستا ڕەزامەندیەکەیە کە وەحدەی حسابیان بکرێتەوە و لانی کەم تا قۆناغی بە بەڕێوەبەرایەتی گشتی دەبەسرێنەوە بە دیوانی دەستە و هەنگاوی داهاتوومان ئینشاءڵڵا هەر لە 2021 بە ئومێدیەوەین کە بتوانین وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کارەکان بە ئاقاری کۆتایی بگات و هەماهەنگی و کاری پێکەوەیمان بۆ پێشخستنی هەڵەبجە بێ. هەڵەبجە ئێمە هەمومان قەرزدارین وەکو نیشتیمان و وەکو بەرپرسیارەتیش ئێمە خۆشحاڵین کە هەواڵێکی تێکۆشەری خۆمان لێرە پارێزگاری هەڵەبجەیە کە بەرپرسیارین لە جێبەجێکردنی ئەو ئەرکانی کە ئەکەوێتە